جار وهەیە کابرایەکی زاڵم و مشریک ئەبینی پەرژینێ قایم بێ لە ڕوتان تۆپیوە تۆ بۆی دایکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر دینێکی شرک و ڕۆژ بە بتپەرستی وەفاتی کردووە لە بەقای دینی ئیبراهیم شتێک ماوە لە نیکاح و لە ئەخلاق و لەوە دەستیان بەوە گرتوبوو ئەگەر نا مشریک بوون. ئەمی جۆم لە کابرایەکی عەوام بوو، کابرایەکی نەخوێنەوار کەیسە تەسەدوری کردووە و جلی مەلایەتی کراوەتە بەری و لەسەر ئەو مینبەرە پاکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لە دایکی پێغەمبەری خوا بە مشریکی مردووە و ئەهلی ئاگرە. نە ئایەت و تۆتی دایک و باوکی پێغەمبەری خوا بتپەرست بوونە، نە حەدیسی پێغەمبەر و تۆتی باوک و دایکی پێغەمبەری خوا بتپەرست بوونە، نە هیچ کام لە ئەصحابی پێغەمبەری خوا و تویانە دایک و باوکی پێغەمبەری خوا بتپەرست بوونە، نە پێغەمبەر خۆی و تۆتی باوک و دایکم بتپەرست بوونە. لە هیچ شوێنێکە باو دایکی پێغەمبەر مشریک و بە شریک مردووە ئەی مەلای نەخوێن